طبعا پێشەوەی من قسە بکەم ئازانێ چەند چرکەی گوێرەمی خوارەوە بگرن بزانن پێش هەڵبژاردنکەیشان بە خەڵکە چێڵن پێتەڵێمە و هەجماری مەسروورە هیچ ئیسیفادەی نییە بۆ ئێمە هیچ ئیسیفادەی نییە بۆ ئێمە و مەیکەن بڕۆن تاوتین بکەن اینجا دوای هەڵبژاردن تامان هەم خۆی هەم براکەی بزانت چێڵن خۆی چۆ بە ئینگلیزی قساکەوە ئازانە خەڵک تێناگای ئێستا من ئینگلیزیەکەیتان بۆ دانم بۆی نەڵێن وای نەوتووە و ژێرنووسی کوردیتان بۆکەم و براکەیش بزانن بە کوردی چی. This program, even the new program, will need a huge media campaign to educate the population, to explain to them the pluses of this project. خوا واز لە مەوزوع بێنن بەڕاستی ێزاری چۆنە تخوا تو سەری من واز لە مەوزوع بێنن بەبە وەڵڵە مێشکی ئەم میلەتەتان تێکدا ئەمە مەوزوع نییە ئەمە هەردووکیان اینجا بزان من پێش هەڵبژاردن چیم پێوتن بە هەم بە یەکێتی هەم بە پارتی نەک بەمان بە پارتیش بزان پێش هەڵبژاردن چیم وتۆ ئاگادار بن ئەمەی کە پارتی یەکێتی ئێستا دەڵێ شەڕمانە ناکۆکیمانە بە حساب هەندێک قسە بە یەکتر دەڵێن درۆکەن گوێم لێ نییە بنەماڵەی بازاری و تاڵەبانی چی زیاتر خوا ناحەقمە باشە ناحەقمەکەم و درۆکەن ئەمانە هەموو جارێ پێش هەڵبژاردنکەیشان بە خەڵکە ئاوایەکەن و دوای هەڵبژاردنیش ئاوایی بێڕێزیەکەن بەرامبەر خەڵکە زانین بۆ واکەن چکە پیان وایە خەڵکە ناڕازەکە ناچەوە دەنان خۆشیان بە زۆر بێ بە شەق بێ بە خۆشی بێ بە ناخۆشی بێ خەڵکی یەکێتی پارتیە نێرن بۆ دەنان و ئیشان بە خەڵک نییە چکە پیان وایە خەڵک ناچەوە دەنان ئاگاتان لێبێ و بزانن حەچی ئەم حیزبە بەناو ئۆپۆزیسیۆن و چالاکوان و نووسەر و ڕۆشنبیر ئەوانەی کە قسان بە ئێمەوت بیرتانە چۆن پەلاماری ئەمیانەیە بزانە کەسیان نێرن ئەوەی باسی سەرۆکی یەکێتی و سەرۆکی پارتی بکەن باسی بنەماڵی بارزانی تاڵەبانی بکەن باسی سعدی پیرەکەن ئەی بۆ باسی ڕئیس حیزبەکەی ناکەیت دێگە ڕاستکەن بۆ ڕخنە لە ڕئیس حیزبەکانیان ناکەن باشە هەر هەمویانەمان جا کە هەموو پارە وەرەگرێن هەندێک کەس هەبوو ڕەنە بڕای بە من نەکردبێ ئەمانە هەر هەمویان ئەو بەناو ناڕازیانی کە شەڕۆژ قسە بنەوەی نێڵێن بۆ معلوماتان هەمویان لە ژێر سەر بە پارتیکێتین بەس بۆ ئەوی دژی نەوەی نوێبن بزانە کەسیان نوێرن باسی بنەماڵی تاڵەبانی و بارزانی بکەن طبعا ئاگاتان لێبێ خەڵکینە ئەمانە چیان و درۆکەن پێشتروان و تۆ ئێستا ژواڵم نە باوکتان حەساوە تۆ لەمان نەخۆتانە حەسێنەوە نە مناڵەکانشتانە حەسێنەوە ئەمانە 50-60-70 ساڵە خەڵگە ناڵێنێ بەدەست جەلالی و مەلایەوە بیرتانێت پێش هەڵبژاردن و توتمەوە دەزی بەنج بۆ خەڵگەکەن وەرە بزانین سەر دوای هەڵبژاردنەوە تا ئاوای لە خەڵگەکەن بۆیە چیان وت باوەڕیان پێ مەکەن حەچیان و دڵنیا بن ئەوەی کە باسی تەوتینیان نەکرد هەمووی درۆکەن ئەوەی کە باسی هێژماری منیانەکە هەمووی درۆکەن بزانن ئێمە ئەگەر خواکە خەڵکمان لە پشتە بێ خەڵک دەرمانیاتێ بزانە چی بۆ خەڵکەکەین بزانە چۆن تەوتینەکەین بزانە چۆن لەگەڵ بەغا ڕێەکەین کێشی موچی خەڵک حلەکەین بزانە چۆن بێکاری گەنج چارەسەرەکەین و هەلی کار بۆ گەنجانە دۆزینەوە بزانە چۆن ناو بازارە جوڵێنین بەڵام ئەگەر ئێمە خەڵک وەکو پێویست پشتیوانیمان نەکا خەڵکە ناڕازەکە نەڕوا بۆ دەنان ئێمەش ناتوانین زۆر کاری گەورە هەیە بکەن لە پشتمان بن بزان چیەکەین چاومان